توشبووی دووەمی کۆرۆنا لە سنووری ئیدارەی ڕاپەڕین کەرەنتینە و چاودێری پزیشکی جێهێشت و بە تێپەڕاندنی ڤایرۆسەکەش لەلایەنەوە هاوڵاتی ناحیەی حاجیەوە لە ئێستادا هیچ توشبوویەکی تری کۆرۆنا لە دەڤەری ڕاپەڕین بوونی نییە و قۆناغێکی نوێ دەستی پێکردووە. سنووری بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی ڕاپەڕین تا ئێستا دوو حاڵەتمان هەبوو. یەکێک لە حاڵەتەکان چاک بۆتەوە نێردراوەتەوە ماڵەوە. هاوڵاتی دووەم کە لە سنتەری کۆنتڕۆڵکردن و چارەسەرکردنی نەخۆشیە گوازراوەکان بوو لە شاری ڕانیا. خۆشبەختانە پاش وەرگرتنی دوو جار سامپڵ لێ نەتیجەکەی نێگەتیڤ دەرچوو. ئێمە ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە و هاوڵاتیان نێرینەوە بۆ ماڵەوە. بارودۆخی تەندروستی جێگیرە و بۆ ئێستا هیچ مەترسیەک لەسەر ژیانی نییە. بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی ڕاپەڕین ئاماژە بەوە دەکات دەڤەری ڕاپەڕین توانی پێ بنێتە قۆناغێکی نوێی خۆپارێزی و پابەندبوونی هاوڵاتیانیش لەم قۆناغەدا بە گرنگ وەسف دەکات. بەردەوامی لە هەوڵەکانمان بەپێی ڕێکارە تەندروستیەکان ئێمە بەردەوام دەبین بە پێدانی ڕێنمایی تەندروستی هەم بۆ هاوڵاتیان هەم بۆ ئەو شوێنانەی کە کراونەتەوە دوکان و بازاڕەکان. دیارە ئەوەش قۆناغ بە قۆناغا. قۆناغی یەکەم ئێمە بڕیاردراوە کە هێندێک شوێن کار و یان هێندێک دوکان و بازار بکرێتەوە ئەوانەی کە پێویستن بۆ ژیانی ڕۆژانە. و قۆناغی دوای ئەوە دیارە هێندێک شوێن ماون کەوانش پێویستن بەڵام ئەوەی لە ئێستادا کراوەتەوە بە پێویستتر زانراوە. هەر شوێنێک کە دەکرێتەوە دیارە ڕێنمایی پێویستی دەدرێتێ لە کاتی چوونە دەرەوەی هاوڵاتیان یان لە کاتی دابینکردنی پێداویستەکانی ڕۆژانەیان پێویستە ڕێنمایەکانی ئێمە جێبەجێ بکەن و ئێمە بەردەوام دەبین لە ڕێنمایی پێدانیان و سەردانیان دەکەین بۆ سەردانی ئەو شوێنان دەکەین کە کراونەتەوە. لە ئێستادا لە دەڤەری ڕاپەڕین هێدی بازاڕ و شوێنە گشتیەکان دەکرێنەوە. کاسبکاران دەگەڕێنەوە سەرکارەکانیان و تیمەکانی تەندروستیش چاودێری وردی ناو بازاڕ دەکەن. ڕێنمایی پێویست بە هاوڵاتیان دەدەن تاوەکو لەم قۆناغەشدا سەرکەوتوانە دەڤەری ڕاپەڕین کۆرۆنا بۆ هەمیشە تێبپەڕێنێت. هونەر ڕەسوڵ گەلی کوردستان دەڤەری ڕاپەڕین.